ئیسلامێکە لە قەسەم بەخوا فاتیمەی کچی محەممەد دزی بکا لێ قۆڵی ببڕم خەلیفە عومەر کاتێک کە بر 12 پینە بەجلەکانیەوە بوو ماڵێکی جیای نەبوو لە ماڵی خەڵک پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێت دینارێکی کۆ نەکرد بۆ لە ماڵەکەی خۆیان هەڵیگرێ بۆ ڕۆژێکی ڕۆژ هەتا مرد تێسکی خۆی لە نانی جۆ نەخوارد ئەمە ئیسلامەکەی من و تۆیە ئەمە خراپە ئەمە مبارەک نییە دینە ئادەی کتێبێکە بۆ دۆستەوە لەو قورئانە مبارەکتر بێ لەو قورئانە پیرۆزتر بێ ئەمە بە کەڵک نایە چەم شۆ بەرنامەیەکی پڕپوچی سەلامێکی کە و کە سەرخۆشە دایناوە کە لەناو ماڵەکەی خۆیان فاش لە عایلەکەی خۆی بۆ ڕاست ناکرێتەوە بۆی نامرێ بەڕێوە بێ بەرنامە بۆ خەڵک دانێ دینی ئیسلام دینێکی مبارەکە لە دوایەوە سوبحان الله فەرمێ ئیسلام نە شەرقیە و نە غەربیە نە شەرقیە و ئەمە صفەتێکی کێ هەرچی بەرنامەکانی دنیا هەیە یا لە شەرقەوە بۆمان هاتووە یا لە غەربەوە یا ملپانێکی شەرق بۆی نووسیوین یا ملپانێکی غەرب بەڵام قورئانەکەی خوا بەچی دەست پێکا جەماعەت هەموو سوورەتەکانی لەسەرەوە بەچی بەدەست پێکا بسم الله الرحمن الرحیم بەناوی ئەڵڵاه بەناوی کەسی کەوە نییە بەناوی هیچ سمێڵ فشێکەوە نییە کە باوی کە بڵێ خاص بۆیە بەس بۆ عەرەب نییە بەناوی ئەڵڵاوەیە خوای گەورە بۆ هەموو میلەتەکانی نردووە ئەڵێ الحەمد لله رب العالمین سپاس بۆ خوا بۆ ئەڵڵا پەروەردگاری هەموو جیهانیان نەک بۆ تەنها جیهانێک نەک بۆ تەنها قەومێک پەروەردگاری هەمویانە فەرق ناکات لە بینی ئەمەوە خوا نە کوردە نە عەرەبە نە فارسە نە تورکە نە خزمایەتی لەگەڵ کورد و عەرەبە هەیە نە حسابی قەومێکە کارەسە حسابی کە نەخۆشەویستی بەلای خوایە ئەو ئێمەش هەموو عەبدین کەس ڕەفیقاتی و خزمایەتی لەگەڵ خوایە تا خۆی پێوە هەڵناسێ خوای هەمومانەوەش هەموو عەبدی ئەوین هەموو وەکوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووتان وەکو دانیشانەوان لە بەردەمی خوایە کێتان زیاتر لە خوا ترسێ ئەوەتان لای خوا بەڕەستێتەوە ئەمە نییە ئەم خوێن و کوڕی ئاغایە خوێنی مبارەکە بە کوڕی پاشایە کوڕی فڵانە هینە ئیبراهیم پێغەمبەر دوعای کرد خوای گەورە ڕەزی لێیە قال إني جاعلك للناس إماما وتي إبراهيم أي پیغمبری خوا تو کم با إمامی أو خلقا قالوا من ذريتي تخوای أولاکانشم هەروامن قال لا ينال عهدي الظالمين وتي اشتوانية إبراهيم کوڕی پێغەمبەریش بێ کە پیا خراپ بێ لای خوا تڕۆیە هیچ ڕێز و حرمەتێکی نییە اشتیوانیە وەکو عەرزم کردی سا ژنی پێغەمبەرەکان ناچێتە جەهەنەم و خوا بە نمونە هێناوێتیەوە بەرنامەکانی دنیا سبحان الله ئەو بەرنامە دنیایانەی کە خەڵک دروستی کردووە خەڵک ئەمڕۆ شوێنێکەوێ هەمووی مای ئاشوبە هەمووی ظڵمی تیا لە جەماعەتێک بۆ حسابی جەماعەتێکی تر کۆمەڵێک بەرزەکات و کۆمەڵێک ناح عیبا بە ناخی عەرزە بەڵام قورئانەکەی ئێمە و دینەکەی ئێمە مبارەکە ئادەی دینێکم پێ بڵێن بەرنامەیەکم پێ بڵێن لەو ئیسلامە بەرەکەتتر و خێرتر و پڕ بەرەکەتتر و پڕ ڕەحمەتتر بێ یەک خراپم پێ بڵێن لە ئیسلامە یەک شتی خراپم لەو دینەی خوایە بۆ دۆزارن ئەم کافرانە بۆ ڕقیان لە دینی خوایە یان لەبەر ئەوەی دەسەڵاتەکەی ئەوان نایڵێ و فەسادەکەی ئەوان ڕێگری لە فەساد و لە خراپەکەی ئەوانەکە بۆیە ڕقیان لێتی ئیسلام چی پێڵە کاکی برازام خراپەکەی لە چیایە ئەڵێ خەڵکی لە خوای ڕاستی خۆتان بناسن خۆتان مەکەن بە عەبد بە کۆمەڵێک خۆی بکات بەخوا و کۆمەڵێک بێن بە عەبدی ئەوان ئەڵێ خەڵکی لە لەگەڵ یەکترا ڕاست بن ئەڵێ دەوڵەمەند بەزەی و بە فەقیر ئابێتەوە فەقیر تەماع مەکەنە ماڵی دەوڵەمەند دەسەڵاتدار بەزەی و بەو ڕەعیەتەیە بێتەوە کە لەبەر دەستایە زوڵمیان لێ مەکە ئێوەش ڕەعیەت خیانەت دەمەفعولەکەتان مەکەن ملی مەشکێنن چاڵی بۆ هەڵمەکەنن ئەڵێ دراوسێ چاو مەبڕەرە ماڵی دراوسێ شەریک تەماع لە پارەی شەریکە کۆمەکە و بەشی ئەو مەخۆ جاسووسی بەسەریە کۆمەکەن شەڕاڵپیسی مەکەن چۆن پێ ناخۆشە خەڵک تەعەدا لە شەرەف و ناموسی تۆ بکە تێش ناخۆش بێتی تەعەدا لە شەرەف و ناموسی خەڵکەکەی چۆن پێت ناخۆشە خەڵکێک بێ ماڵی تۆ بە حەڵاڵی خۆی بزانێ ئاخر پێش ناخۆش بێ ئەگەر ماڵی خەڵک بە حەڵاڵی خۆ بزانی ماڵی کەس بە کەس حەڵاڵ نییە پێم خۆشە خەڵک خوێنی تۆ خوێنی براکە و خوێنی باوکە بە نەحەق بڕێژێ ئەی بۆ دەسێت بچێتە خوێنی خەڵک ئیسلام ئەمانەمان پێڵێ ئەبێ خراپی ئەمە لەکوێ بێ ئیسلامێکە لە قەسەم بەخوا فاتیمەی کچی محەممەد دزی بکا لێ قۆڵی ببڕم ئەڵێ ئومەتەکانی کە بەوە تیاچوو دەوڵەمەند و دەسەڵاتدار دزی بکردایە کەس قسەی ناکرد داماوێکی ڕەشڕوت بیکردایە لە برسا هاتن تۆڵیان لێسەن و حەقیان لێسەن حەدیان لەسەر دانا ئیسلام ئەوەی تیان نییە ئیسلام خەلیفە عومەر کاتێک کە بر 12 پینە بەجلەکانیەوە بوو ماڵێکی جیای نەبوو لە ماڵی خەڵک پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێت دینارێکی کۆ نەکرد بۆ لە ماڵەکەی خۆیان هەڵیگرێ بۆ ڕۆژێکی ڕۆژ هەتا مرد تێسکی خۆی لە نانی جۆ نەخوارد ئەمە ئیسلامەکەی من و تۆیە ئەمە خراپە ئەمە مبارەک نییە دینە ئادەی کتێبێکە بۆ دۆستەوە لەو قورئانە مبارەکتر بێ لەو قورئانە پیرۆزتر بێ کەلامی خوایە خوا دروستکەری ئێمە بە دیێنەری عەرز و عاسمان بۆی ناردووین ئەمە بە کەڵک نایە چەم شۆ بەرنامەیەکی پڕپوچی سەلامێک کەم کە سەرخۆشە دایناوە کە لەناو ماڵەکەی خۆیان فاش لە عایلەکەی خۆی بۆ ڕاست ناکرێتەوە بۆی نامرێ بەڕێوە بێ بەرنامە بۆ خەڵک دانێ دینی
ئیسلام دینێکی مبارەکە